کە لەگەڵ میوانی پرۆگرامەکەمان دکتۆر ئەحمەد فاتح مستەفا کاندیدی یەکێتی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک گفتوگۆکەین. سڵاوتان لەبێت دکتۆر، بەخێربێت. سڵاو لێبێ. باشی؟ بەخێر بێتەوە. چۆنیت؟ بەیانی باشی؟ دەست خۆش بێ. دەستکەینەوە بەرنامەکە تۆ شوێک وەرگرە ئاوا دوو سێ دەقەیەک. سڵاوتان لەبێ عزیزان، بەیانیتان باش، بەیوام هەموو لایەکتان باش بن، ڕۆژێکی خۆشتانە بێ، ڕۆژێکی باشتانە بێ. کۆمەڵک بەرگە بابەتمان ئامادەیە. دەست پێکەین سەرەتا لەگەڵ میوانی یەکەممان ڕێز دکتۆر ئەحمەد فاتح مستەفا کاندیدی یەکێتی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک. زیاتر لە نێو خەڵکدا و لە نێو کەرکووکیەکاندا مامۆستا ئەحمەد کەرکووکی ناسراوە. مامۆستا سڵاو لێبێ، بەخێراتی سەرچاو. بەیانی باش، زۆر بەخێر بێی. دەتانەوێ لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە چی بۆ کەرکووکیەکان بکەن؟ بەڵێ، سەرەتا بەیانیتان باش، سڵاوتان لێبێ، سڵاو لە نێرانتان. طبعاً ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 2005ەوە ئەمە یەکەم جارەکە ئەو هەڵبژاردنە بکرێ، ئەمە گرنگەکەی لێرەیە بەڕاستی. لە دوای ساڵی 2005ەوە گۆڕانکاریی زۆر بەسەر کەرکووک هات، بە تایبەت لە دۆخە سیاسیەکەی. ئێمە ئەم هەڵبژاردنە زۆر بە گرنگە زانین، لەبەرەوەی پەیوەندی ڕاستەوخۆی بە ئیدارەدانی شارەوە هەیە، پەیوەندی بە چارەسەرکردنی کۆمەڵێک کێشەیەک هەیە کە تا ئێستا یەکلا نەبووتەوە. یەکێ لەوانە مادەی 140 کۆمەڵێ زەوی وزاری کورد هەیە لە دەوروبەری کەرکووک، تا ئێستاشی پێوە بێ خاوەنەکانیان ناتوانن بچن کشتتوکاڵی تیابکەن لەبەرەوەی نیزەعاتی مولکی لەسرە. لەبەرەوەی ئەنجومەنی پارێزگا ئێستا بوونی نییە، بۆیە ئەو کێشانە کەڵەکە بووە بەڕاستی، و بۆ نەتەوەی کورد بۆتە کێشەیەکی زۆر گەورە. لەبەرەوە ئێستا لە سەر بڵین دەوائرە حکومیەکان هیچ ڕقابەتێک نییە، یعنی ڕێی زۆری تێئەچێ بۆ ئەوەی کە زوڵمێک نادادپەروەریەک ئەنجام بدرێت، کە ئێمە ڕۆژانە بە چاوی خۆمانە بینین کە میلەتی ئێمە لەو شارەیە پەراوێز خراوە. ئێمە ناکرێ بەڕاستی ئەمە قبولکەین و دانیشین و بەس تەماشا بکەین. تعریبێک لە کەرکووکە ئەنجام دراوە. من هەموو جا ئەم قسەیم کردو و دووبارەشێکەمەوە سەردەمی ڕژێمی بەعسیش ئەوەی نەکردووە، چونکە ئێستا بە تەنزیم بە ڕێکخراو ئەو تعریبە ئەکرێ، و تەنانەت دەستی تعریب گەیشتووەتە گەڕەکە کوردیەکانیش. لەبەرەوە ئێمە بڕیارمان داوە کە بەرەنگاری ئەم هەژمونە شۆڤێنیە ببینەوە لە شاری کەرکووکە، و بە هەموو توانایەکمانەوە بتوانین ئەو دەسەڵاتەی کە لە کەرکووکە کورد هەیبوو بیگەڕێنینەوە، و بە ڕوحیەتێکی تازەوە و بەرنامەی تازەوە بتوانین خزمەت بە میلەتەکەمان بکەین لەو شارەیە. باشە دکتۆر، دڵی ئەوەی کە هەیە بەرامبەر بە کورد کراوە دەتانەوێ بیگەڕێنەوە، ڕەنگە ئەوڵاتیان گلەییان لە سەردەمی حکومڕانی کوردیش هەبوو بێ لە کەرکووکە، ئەوە چۆن ئەمە ڕاست دەکەنەوە؟ ڕەنگە بۆ نمونە گلەی ئەوە بکەن بە زمانێکی سادەتر، ئەوڵاتیان بڵێن ئێستا نەو دەرزانە و بەنزی نەرزانە و هەندێک پێویستی ڕۆژانە هەرزانە. ئەمە پەیوەندی بە حکومڕانی سی شارەکەوەیە یان نا کۆی عێراق بەم شێوەیە؟ ئێمە ئەگەر بەراوردێک بکەین لە سەردەمی کووردا کە دەسەڵاتدار بووین لەگەڵ سەردەمی ئێستاە، بزانین هەر بۆ نمونە ئەمپێری کارەبا، خەڵکی کەرکووک کە ئەم قسەیەکەم زۆر باش لێم تێگەن. ئەمپێری کارەبا بە چەند بوو؟ یەک ئەمپێری بڵین مۆلیدە لە سەردەمی دەسەڵاتی کوردیە نائەگەیشتە 3000 دینار. ئێستا ئەگاتە 12000 دینار، 13000 دینار، 14000 دینار. من بەدەستی خۆم 17000 دینارم داوە. ئەمە بەسیترین نمونەیە. ئێمە نایشارینەوە، بە خۆشمانەوە گلەیمان هەیە. خۆ وەگەڵێ ئێمەش مرۆڤین بەڕاستی، ینی هەموو مرۆڤێک بۆی هەیە هەڵە بکە، بۆی هەیە یعنی ئەزمونێکە تاقیە کاتەوە جاری وا هەیە لەوەیە کەم تەرخەمیشە بێت. بەڵام لەگەڵ ئەوەشا ناکرێ ئێمە چاوپۆشی لە ئەو هەموو چاکەیە بکەین کە لە سەردەمی کووردا بۆ کورد کراوە. لەوێ کۆمەڵێ پرۆژەی استراتیژی لە کەرکووکە کراوە، ئێستا تەواو کراوە هی سەردەمی کووردە بە بینای پارێزگاوە کە ئێساکە لە یەکێک لە گەڕەکە عەرەبیەکانە جوانترین بینای بۆ دروستکراوە کورد کردێتی. ئەو هەموو پردە کە پێشتر لە کەرکووکە نەبوو هەمووی کورد کردی. بینای جەوازاتەڵی، بینای نفوسی کەرکووکەڵی هەمووی کورد کردی، بناغەکەی کورد داینە. هەتا ئەو کاتەی کە تەواو بوو ئیتر
ئەوان کردیانە دەستکەوتی خۆیان یعنی ئەمە ناکری ئێمە چاوپۆشی لێ بکەین سەردەمی کورد لە ڕووی بڵین خزمەت گوزاریەوە بەهێزتر بوو بە تایبەت لە گەڕەکە کوردیەکانە وەک لە ئێستا بە عامی ئاشکرا لە ناو پارێزگای کەرکووکە مخصصات و بودجەی گەڕەکە کوردیەکان ئەنێردرێ بۆ گەڕەکە عەرەبی و تورکمانیەکان ئەمە وای لە ئێمە کردووە کە بەڕاستی گروتینێکمان پێ بداوە بچینە ناو ئەو شەڕەوە کە شەڕێکی سیاسەتە ئەبێ بیکەین بەڕاستی بەتابەت لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2007ەوە کە زانی کۆمەڵێک ناوچە لەو منتیقانە لە دەست کورد سندرایەوە ئەتوانین بڵین کە ئێوە وەک یەکێتی وەک هاوپەیمانێتیەکەتان چۆن کار بۆ ئەوەکەن کە ئەو ناوچانە وەربگرنەوە بەڵێ طبیعی ئیکساب کە باسم کرد ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتێکی باشی هەیە تەنانەت بەسەر پارێزگاریشەوە ینی پۆستی پارێزگار ئەبێ ئەنجومەن یەکلایی بکاتەوە ڕاستە لە یاساکەی ئاڵێ بە تەوافقی سیاسی بەڵام لە لای ئێمە ڕێژەی زۆرینە زۆر گرنگە کاتێک کورد لەم هەڵبژاردنەیە دەنجی زۆرینە دێنێ ئەو کاتە دیفاعی باشتر پێ لێ ئەکرێ ئەتوانێت داکۆچی کارێکی سەرسەخت بێ زیاتر باشتر و ئەکتیفتر ببیندرێ لە ناو ئەنجومەنی پارێزگایە و بە باشی کارەکانیان ئەنجام بدەن یعنی لاواز نابن ئەگەر ڕێژەی کورد خوا نەخواستە وەلەو ئێمە وای نبینین چکە بەجددی ئیقبالێکی زۆر لەسەر هەڵبژاردننی ئەمجارە هەیە ئێستا کورد میلەتی کورد درکی بەوە کردووە کە پێویستەکە ئێمە خۆمان بسەلمێنین دەنجی خۆمان بسەلمێنین چونکە ئەمە ئیحسائێکی ترە لە دوای 57ەوە کە ئێمە خۆمانمان پێ 48% بوو لە ساڵی 57 کورد 48% کەرکووک بوو یعنی بەتەنیا زۆرینە بوو لە بەرامبەر عەرەب و بەرامبەر تورکمانیش مەبەستم ئەگەر عەرەب و تورکمان یەکیان بگرتایە لە 57 اینجا نائەگەیشتە ڕێژەی کورد لەبەرەوەی ئێمە کلد و ئاشور و مەسیحیشمانتیایە بەڕاستی ئێستا میلەتی ئێمە ینی کورد بەعام هەستی بەوە کردووە کە پێویستەکە خۆمان بسەلمێنین وەکو چۆن نەیارەکانمان طبعا نەیاری ئێمە یەک نییە فرەیە زۆرە و لە ئێستەوە هوتافی ئەوە لێدەن کە کەرکووک پێویستەکە عێراقی بێ کەرکووک یعنی جۆرێ لە جۆرەکان سیاسەتی شۆڤێنیانە بڵاوەکەنەوە لە ناو خەڵکە ئێمەش بە هەموو توانایەکمانەوە هاوارەکەین بەسەریانە ئەڵێن کەرکووک کوردستانیە باشە مامۆسا پێ دوایە کورد لە کەرکووک ئێستا زیاتر درک بەوە دەکا پێشتر لەبەری حکومڕانی بەدەست کوردەوە بوو هێندا منی و خەمەی نەبوو لەبەری خۆی حکومڕانی دەکرد کە کێشەی خاچی هەیە کێشەی لەسەنەوەی ناسنامەی شارەکەی هەیە کێشەی ئەوەی هەیە ڕۆژی تر ڕەنگە ئەگەر حکومڕانەکە بەم شێوازە بەردەوام بیترە و کاتە کورد ێستا ڕێژەی تاریبەکە زۆر زیاتر بکرێت لەسەر شارەکە ئەزانی کورد بەعام بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی حکومڕانی خۆیە لە کەرکووکە ناڵێم کێشە بەڵام ئەڵێم خەلەلێکی هەبووە کە ئێستا زۆر گرنگە نابێت دووبارەی کاتەوە ئەویش ئەوەیە سیاسەتی بە دڵسافانە بکە بەرامبەر بە نەیارەکانی ینی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکە دڵسافانە بووە وەرجگە لەوەش هەوڵی داوە هەموو پێکاتەکانی تر لە خۆی کۆکاتەوە و تا ئێستاشی پێوە بێ ئێمە پێمان خراپە خراپ نییە باشە لای ئێمە زۆر باشە بەڵام بەرامبەر کەسانێک کە ئەم دڵسافیە بقۆزنەوە ئێمە لە ئێستاە ئەو بڕیارەمان داوە بە هیچ جۆرێک سازش لەسەر ئەو پرسانە نەکەین بەڕاستی یعنی بەعامی ئاشکرا ئەیڵین سیاسەتی ئێمە سیاسەتی چەپکە گوڵەکەی مامجەلالە هەر کەسێک دەستی برایەتیمان بۆ درێژکە دەستی برایەتی لەگەڵا درێژک ئەمانەوێت کەرکووک پێکەوە بەڕێوە ببین بەبێ ئەوەی زوڵم لە نەتەوەیەک بکرێت و بە هەموو حەقیقەتەکانەوە وا بکەین بیسەلمێنین و سەلمان دووشمانە کە کەرکووک زۆرینەی کووردە بەڵام لەگەڵەوە شار ڕوبەڕووی شۆڤێنەکانە بینەوە بەرەنگاری شۆڤێنەکانە بینەوە بەوەی کە بە هیچ جۆرە ئیتر ئێمە ڕازی نین سیاسەتی سڕینەوەی بەرامبەر بەکار بهێنرێ بەرامبەر میلەتەکەی ئێمە باشە یەکێتی پەیامیەوەیە دەڵێ پارێزگاری ئایندەی کەرکووک کوورد دەبێت لە نێو کووردا یەکێتیە بێ کاندیدێکە بکە یەکێتی دیاریەکە یەکێتیش نەبێت دوزارە بێ یەکێتی دیارێت توابێت ئەم پەیامە
چەندە گرنگە لە ئێسەوە بەگوێی دەنگدەران بدرێ بەگوێ وڵاتیان بدرێ کە لە ئایندەدا یەکێتی کاندیدێک دیاری دەکات کە بێگومان بە ڕەزامەندی پێکاتەکانی تر خزمەت هەموو پێکاتەکان کاگڕانکۆت بابەتەکە لە ئەوەیان نییە یەکێتی خۆی بیەوێ کاندیدێک دابنێ یان هەر لایەنێکی تر بابەتەکە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکە خاوەنی پێگەیەکی جەماوەری زۆر گەورەیە و حزبی یەکەمە لە کەرکووکە و جگە لەوەش کە زۆرینە دەنگ بەدەست دێنێ مافی دیموکراسی خۆیەتی کە پارێزگار لە ئەو بێ و ئەمە سازشی لەسەر نییە بەڕاستی ئەو خۆی بڕیار بدابەوەی کە پارێزگار لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و جگە لەوەش ئێستا ئەگەر تەماشا بکەن لە ناو کاندیدەکانە بە تایبەت بڵین لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزترین کاندیدمان هەیە ئەتوانم بڵم لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە خۆ ئەگرێ و بە شایەتی یار و نەیاریش ئەمە وای کردووە خەڵک ئێستا ینی درکی بەوە کردووە کە سیاسەتی یەکێتی سیاسەتێکی تازەیە و عەقڵیەتێکی تازەیە گۆڕانکاریی زۆر گەورەی پێوە دیارە زۆربەی زۆری کاندیدەکانی گەنجن پەیامیان بۆ ناو گەنج پێیە پرۆژەی گەنجانەیان پێیە من هەموو جا ئەو قسەیاکەم جگە لەوەش گرنگی بە کۆمەڵێ لایەن ئەدا کە پێشتر ئەسڵەن لایەنی تر درکی پێ نەکردووە لەوەش بەدەر هەندێک کەسی کاندید کردووە کە پێشترەشی یەکێتی نەبوو بن بەڵام خزمەتی خەڵکی کەرکووکیان کردووە دڵخوازی کەرکووکیەکانن نیگوێی بەوە نەداوە ئەمانە خزمەتی حزبەکەیان کردووە لە ڕابردووە یان نا هاتووە کاندیدیانی کردووە ئێوێ لە ڕێگەی ئەمانەوە خزمەت بە کەرکووکیەکان ئەمانە وای کردووە لە خەڵکی کەرکووک دڵیان بە لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆش بێ من لێتانی ناشارمەوە لە کەرکووکە خەڵکێک هەیە بێزارە خەڵکێک هەیە تووڕێە وەکو هەموو ئەم وڵاتی کە ئێمە تایاژین ینی هەموو عێراق وایە بە کوردستانیشەوە بەڵام ناشکرێ بەڕاستی هەندێک پرس هەیە ئێمە سازشی لەسەر بکەین من قسەیەکم کرد لە مەجلیسێکە و دووبارە شێکەمەوە لێرە وتم من بۆ خۆم لە حەسیرەکە لەدایک بووم لە ئیمام قاسم گەورە بووم لە شۆرا و مەلا بوومە و خەڵکی ناوشوانم ئەم هەموو کەرکووکچێتیی من کە من بۆ خۆم خەڵکی ڕەسەنی ڕاستەقینەی کەرکووکم معقول نییە بەدەستی خۆم بکەمە کەمینە لەبەر خاتری چەند گلەییەک کە پێشتر ڕووی داوە ئەمە معقول نییە چونکە شەڕی ئێمە لە داهاتووە لە ناو پارێزگای کەرکووکە شەڕی ناسنامەیە بەڕێزان شەڕی شوناسە شەڕی نەتەوەیە شەڕی زمانە شەڕی کوردبوون و کورد نەبوونە چونکە ئێستا ڤیددیۆکانە بینین ینی ئەو کەسانەی کە خۆیان کاندید کردووە لەسەر لیستە عەرەبی و تورکمانەکان بەچی بردویانەتەوە بەچی خۆیانیان زۆر پێ گەورە کردووە لە ئیستەوە پەنجەمان لێ ڕاوەشێنن ینی لە ئیستەوە هەڕەشەمان لێکەن ئێمە وا ئەکەین وا ئەکەین وا ئەکەین ئەمە هێشتا هیچ نەبووە لەبەرەوە ئێمە ئەبینە ئەو قەڵغانەی کە پشت بەخوا نەیەڵین ئەو سیاسەتە شۆڤێنیە سەر بگرێت باشە دکتۆر جیاواز لە هەموو ئەوانەی کە باسمان کردووە کە زانین کە ماوەی چەند ڕۆژێکە بانگەشە دەستی پێ کردووە ئێوە چۆن نەتوانن کە هاوڵاتیان ئاگادار بکەنەوە یاخود هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە گرنگی ئەم هەڵبژارنە چونکە ئەم هەڵبژارنە هەڵبژاردننی کورد و کورد نییە یعنی کورد و تورکمان و هەروەها عەرەبیشە بامان شێوە چۆن هاوڵاتیان لە گرنگی ئەم هەڵبژارنە ئاگادارەکەنەوە بۆ ئەوی کە بڕۆن دەنگ بدەن سەرەتا ئێمە وەکو هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە هەموو کاندیدەکان ئەو بڕیارەمان داوە کە سەرەتا قەنەعەت بە خەڵک بکەین بچن دەنگ بدەن چونکە دەنگ نەدان بە تایبەت ئەم هەڵبژاردنە پەیوەندی ڕاستەوخۆی بە کەرکووکەوە هەیە ئەگەر بێت و خوا نەخواستە ڕێژەی دەنگی کورد کەم بێ وەگوتم کارەساز ڕووەدا بەڕاستی ئەو کاتە دکتۆر ئەحمەد کەرکووچی کاتێکە ئەچێتە ناو ئەنجومەنی پارێزگاوە دەنگێکی کەمی هەبێ ناتوانێت دیفاع بکە بۆیە من حەریسم لەسەر ئەوەی کە دەنگێکی زیاتر بۆ خۆم بێنم بۆ لیستەکەم بێنم بەڕاستی زۆر پێداگرم لەسەر ئەوەی کە بچووکترین دەنگدەر ئەچم بۆ لای ئەبێ قەنەعەتی پێ بێنم قسەی لەگەڵ بکەم لەبەرەوەی پەیوەندی بە داهاتووی خۆیەوە هەیە ئەگەر گەورەکان بێ پەیوەندی بە داهاتووی نەوەکانیانەوە هەیە پەیوەندی بە مانەوە و نەمانەوەی ئێمەوە هەیە لە کەرکووکە گەڕەکەکانی پەنجەعەلی باروتخانە شۆرا و ئەو گەڕەکانەی کە سێکانیان گورگەچاڵ
ئەمانەی کە لە لای نەیارەکانمان پێوترێت تەجاوز کە لە سەردەمێک کە کوردی ئێمە تەرحیل کراوە و لە دوای 2023 هاتوۆتەوە دوور لە ڕووی ئێوە قوربەسەرانە ماڵێکی نەبووە خانوویەکی نەبووە بستێ ئەرز و زەوی نەبووە لە شوێنێکا بۆ خۆی ماڵێکی پێکەوە هێناوە ئێستاکە هەڕەشەی ئەوەی لێکەن کە تۆ ئەوە خاوەنت نییە خاوەنە ئێستا حالیان وە خەریکن ینی چەند شوێنێک کە بە تەجاوز ناوە برێ خەریکن ئەی ڕوخێنن ئەگەر بێت و هەوڵ و کۆششی ئێمەی کاندید و کۆمەڵێک لە بەرپرسەکانی ئێمە نەبێ ئەی ڕوخێنن بەڕاستی ڕوخێنن بەسەریانە ئەوان هەوڵ و تەقەلایەن ئەوەیە خزمەت گوزاری لە گەڕەکە کوردیەکانە وشک بکەن و هەتا بتوانن لە ڕووی یاساییەوە ئەنجام قسەیشم دووبارە کردوتەوە ئەگەر ئێستا ئەو زوڵمەی لێمانەکرێ بە نایاسایی بێ ئەو کات خوا نەخواستە ڕێژەی دەنجی ئێمە کەم بێ بە یاسایی لێمانەکە و ئەو کاتە ناتوانین هیچ قسەیە بکەین بەڕاست لەبەرەوە سەرەتای کارەکانی ئێمە قەناعەت پێکردنی خەڵکە بەوەی کە بچن دەنگ بدەن و لە ناو دەنگدانیشە دەنگ بە لیستێک بدەن کە بەڕاستی لیستێکی بەهێزە بەڕاستی جەماوەرێکی گەورەی هەیە بەڕاستی کار و پرۆگرامیکی تازە و گەنجانەی هەیە و لەناو ئەوانەشە کاندیدانێک هەڵبژێرن کە بەڕاستی ئەبێ کۆمەڵێ مواسەفاتی هەبێت چونکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەکو هیچ شارێکی تر نییە بۆ نمونە وەکو سلێمانی نییە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە ئەبێ عەرەبیزانێکی زۆر باش بی ئەبێ لە منطقی دیندارانەوە لەگەڵیان قسە بکەیت چونکە نەیارەکانت دین بەکارهێنن بۆ ئەوەی بەڕاستی بتسڕنەوە ئەبێ بای ئەوەندە شەهادەیەکت هەبێ معریفەیەکت هەبێ سەقافەتێکت هەبێ بتوانی بەرەنگاریان ببیتەوە بەڕاستی ئەمە بوو وای لە ئێمە کرد بچینە ناو ئەو پرۆسە سیاسیەوە زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد فاتح مستەفا کاندیدی ژمارە 2 بەڵێ لە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بە ئامادەبوونت بەی وایەوەی لە ئەنجومەنی پارێزگا بتبینینەوە پشت بەخوای ئێمە خۆمانمان زۆر بەباشی ئامادە کردووە ئینشاءالله زۆر سپاس سپاس بە ئامادەبوونت بە خێراتی سەرچاو